گۆڕی سەعید نەوڕۆسی بۆچی دیار نییە؟ زانا و بیرمەندی ئاینی کورد سەعید نەوڕۆسی کە لە نێوان ساڵانی 1876 بۆ 1960دا ژیاوە و خەڵکی گوندی نەوڕەسە لە ناوچەی بەدلیسی باکووری کوردستان بیرمەندی سەردەمی خۆی بووە بە جۆرێک کە لە زۆربەی زانستەکاندا شارەزایی باشی هەبووە و توانیویەتی لەبارەیانەوە بنووسێت. هەر لەبەر ئەو هۆیەشە نازناوی بەدیعوت زەمانی پێبەخشراوە. خوێندکارێکی لی دەپرسێت مامۆستا مەزارەکەت لەکوێ دەبێت؟ نەوڕۆسیش وەڵامی دەداتەوە و دەڵێت تۆ مەزاری من نابینیت. لەبەر دوو هۆکار خوێندکارەکەی لەم وەڵامە زۆر دەترسێت. یەکەمیان ئەوەی کە پێی وایە مامۆستاکەی مەبەستی ئەوەیە مەرگی پێشمەرگی ئەو دەکەوێت. دووەمیش والێکی دەداتەوە کە مامۆستاکەی دەچێت و لە غەریبیدا دەمرێت. بەڵام نەوڕۆسی بۆی ڕوون دەکاتەوە و دەڵێت ئێستا کە من لە ژیاندەم ئەو کەسانی دەستم ماچ دەکەن وەک ئەوە وایە زلەم لێ بدەن. دڵنیام دوای مردنیشم لێنە سەر گۆڕەکەم و پێچەوانەی شەریعەت دەجوڵێنەوە و ناهێڵن لە گۆڕەکەشدا ئاسوودە بم. کاتێک ساڵی 1960 لە شاری ئورفا کۆچی دوایی دەکات سەرەتا هەر لە یەکێک لە مزگەوتەکانی ئەو شارەدا ئەسپەردە دەکرێت. بەڵام پاش 3 مانگ وەک ئەوەی کە خۆی پێشبینی کردبوو هێزێکی سەر بە تورکیا ئەفرۆکە ئۆتۆمبیلی تایبەتەوە لێنە ئورفا و تەرمەکەی نەوڕسی لە گۆڕەکەی دەردەهێننەوە و ئەیگوازنەوە شوێنێکی نادیار و گۆڕوونی دەکەن. لەو کاتەوە ئیتر هیچ کام لە شوێن کەوتوەکان و خوێندکار و خۆشەویستانی نەیانتوانی گۆڕی نەوڕەسی بدۆزنەوە. ئەم دۆخە لە مێژووی ژیانی کەسانی باوەڕدار و زانە و پێشەوایاندا زۆر دووبارە بووەتەوە. زۆر زانە و پێشەوا هەبوون کە بەر لە مردنیان هەواڵێکیان دەرباری مردن یاخود پاش مردنی خۆیان ڕاگەیاندووە و زۆربەی جاریش بەڕاست گەڕاوە. ئەی تۆ چۆن دەڕوانیتە ئەم ڕووتاوە؟ ئایا ونکردنی تەرمی زانایان بە هەر بیانوێک بێت کارێکی گونجاوە؟